لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە زانکۆی سلێمانی سیمینارێک بۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی ڕێکخرا. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت لەگەڵ ئەوەی هەموو ساڵێک لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان چالاکی ئەنجام دەدرێت، بەڵام حاڵەتەکانی توندوتیژی کەمی نەکردووە. پێویستە سەرجەم ڕێکخراوەکان کاری جدیتر بکەن بۆ کەمکردنەوەی دیار دەکات. ئەبێ مؤسسات جدیانەتر بە پلانتر کار بکەن و بزانن لە کۆمەڵگەی ئێمە چیمان پێویستە، یعنی بە هەماهەنگێکی حەمەلایەنە بە تایبەت ئەو خراپەکاریە کە میدیا بە تایبەت سۆشیال میدیا و هەندێک کەناڵ دەستیان داوەتێ بەرامبەر بە کۆمەڵگە و ژیانی کۆمەڵایەتیمان کە بەشێکە لە ئالۆزکردنی دۆخەکەەوە زیادکردنی حاڵەتەکانی توندوتیژی. ساڵیا دوو ڕۆژە جیهانیەکان گرنگن بۆی مؤسسات لەو ڕۆژە بەرنامەی خۆی ئیعلان کە و ئەنجامی کارکردنی خۆی هەڵسەنگاندن بۆ بکە. وەرکشۆپ و سیمینار لە سنوورێکە کە ئەگەر بۆ دانانی پلان و بەرنامە بێت باشە، بەڵام لە ڕاستیە ئێمە ئەبێ کارکردن بۆ ژن بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بە شێوەیەکی گشتی و توندوتیژی دژی ژنان بە تایبەتتر تەرجەمەکەین بۆ بەرنامەی ورتر کە بچێتە ناو خێزانەکانەوە، کە بچێتە ناو دامەزراوی کۆمەڵایەتی ئێمەوە، کە ببێتە ڕۆشنبیری لای تاکەکان. پێشەرانی کۆمەڵایەتی دەڵێن لە کۆمەڵگەی کوردی مامەڵەی نادروست لەگەڵ ڕەگەزی مێداکراوە و تا ئێستاش لە نێو ڕۆژ زۆربەی خێزانەکان لە دایکبوونی کچ هیچ باخێکی پێنادرێت و پیاوسالاری زاڵە. تا کۆمەڵگەی کوردیش هۆشیاری و ڕۆشنبیری دروست وەرنەگرن توندوتیژیەکان هەر بەردەوام دەبن. واقعەکە ئەوەیە کە ئێمە ڕۆژانە لە ناو بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە ناو دادگاکانی سلێمانی لە ناو لیژنی ئاشتەوایی خێزانەکان ئەیبینی کە بەڵێ دۆخی کۆمەڵایەتی خێزانی ئەمە زۆر خراپە، دۆخێکە کە بەشێکی زۆری ژن و مردەکانەوەی هێشتونێتەوە تەنها ترسە لە یاسا، ترسە لە عورفی کۆمەڵایەتی و ترسە لە دەستدانی ئەو قسەڵۆکانی کە هێتە سەری وەزای دەنەوە پاساوانەی کە مناڵ و بەشێکی تری ئەو ئەرکە کۆمەڵایەتی کە هێشتونێتەوە. لەبەرەوە وەکو وتم هەر ساتی یەکەمی دروستکردنی خێزان بۆ خۆی بە کردی توندوتیژیە ئەڕوا لە هەڵبژاردن و اختیارکردن و ئەو مەراسیمە کۆمەڵایەتیانی کە خێزانی کا پێکێنرێ هەتاوەکو وەگاتە جۆری ناونان و لەدایکبوونی منداڵ. لە کللتوری ئەمە هەتا ئەم ساتش کەم قسە بۆ جەنابتانەکەم بەشێکی زۆری خێزانەکان ئێمە بە خێراتنی مناڵی کچ ناکە و کچێکێکە لەو بەرمی لە باروتانی کە ئاکرێت لە هەر دەقەیەکە تەقێتەوە. ئیدۆمە کۆمەڵایەتەکانی ئێمە پەندە پێشنەکانمە لە دەیان پەندی لەو جۆرەی کە مەسەلەن هەمووی جۆرەکە لە سوکایەتیکردن بە ڕەگەزی مێنە. هێندێک لە توێژەرانی کۆمەڵایەتی باوەڕیان وایە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن هۆکارێک بوو بۆ بڵاوبوونەوەی توندوتیژی بە پەخشکردنی ئەو درامایانەی کە دژی بەها کۆمەڵایەتیەکانن. سەرەڕایبوونی دەیان ڕێکخراوی بواری ژنان، بەڵام هۆکار نەبوون بۆ کەمبوونەوەی توندوتیژیەکان.